سڵاتان لێبێت بینەرانی کورسات نیوز من ئەڕۆتۆفیقم لە خێمشەی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر چارەسەرکردنی قەیرانەکانی هەرێمی کوردستان و ئەو دۆخی کە لە ڕابردوودا هەبووە لە ئێستادا هەوڵەکان بۆ ئاراستەیە کە چارەسەر بکرێن لە پێناو خەڵکو و هەروەها لە پێناو خاشی کوردستان و کۆتایی هێنان بەو ململانی سیاسی کە لە ڕابردوودا هەبووە. خۆشبەختانە ئەمڕۆ هەردوو دەستگای هەڵبژاردننی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگ پەیوەست بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان کە بڕیارە لەم ساڵدا ئەنجام درێگەشتونەتە ڕێکەوتن، ئەمما بێتە هۆکارێک بۆ کردنەوەی دەرگای چارەسەر بەڕووی کێشەکانی دیکەی نێوان یەکێتی و پارتی و هەروەها سەرجەم لایەنەکانی دیکە و بە ئاراسی چارەسەرکردنی و کێشانی دیکە کە لە هەرێمی کوردستان هەیە بە دڵنیاییەوە ئەمەش لە پێناو بەرژەوەندی خەڵکی کوردستان و پاراستنی ئەو ئەزمونەی کە هەیە لە هەرێمی کوردستان و زیاتر پێشاندانی ڕوویشی گەشی هەرێمی کوردستان و هەروەها ئەزمونە دیموکراسیەکەی بە جیهانی دەرەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان کە عەباس فەتاح ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە بۆ سوپاسەوە لە شاری هەولێر لەگەڵمانە. کاک عەباس سڵاوت لێبێ، خۆشحاڵین لە بەرنامەی پانۆراما لەگەڵ جەناب تا گفتوگۆکەین لەسەر کۆی ئەو کێشە و گرفتانی کە هەیە لە هەرێمی کوردستان و ئاراستی چارەسەرەکان و کردنەوەی دەرگای گفتوگۆ لە نێوان لایەنە سیاسیەکان. کۆبوونەوەکی ئەمڕۆی نێوان یەکێتی و پارتی کە لەسەر ئاستی دەستگای هەڵبژاردنیان بەڕێوە چۆنە بینی بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ سپاس بۆ جەنابتان، بۆ خەڵکی کوردستان، بە ناوی خوای گەورە و میهرەبان. بابەتەکەت بابەتێکی هەنووکەی گەرم و گوڕا، هیوادارم لە جیاتی گفتوگۆ گرژ و ئاڵۆزکردنی کێشە و گیر و گرفتەکان گفتوگۆ لەسەر چارەسەرکردنی بارودۆخەکە و ئەنجامدانی ئەو هەڵبژاردنەی کە دەبوو بەر لە ئێستا ئەنجام بدرایە، بەڵام بۆهۆی ئەم دۆخە گرژیە و ئاڵۆزیە دواکەوتۆ بۆ ئێرانە ئەنجام بدرێن. من بەش بە حاڵی خۆم نامەوێت لێرانە ئەو قسانەی کە دەیکەم ینی قسەکانم نە بێئومێدی بێ نە قسەیەک بێ بەڕاستی من پێم وا بێ ئەمە کۆتایی کێشەکانە چارەسەر ینی بە ئاراستی گرژی ناتوێت قسە بکەیت جەنابێ؟ نامێنە بە ئاراستەی گرژی ئەوە بکەم، ینی قسەکانم بێئومێدیش نییە، ینی بێئومێد بم لەوە، بەڵام من لێرانەوە دەمەوێت دەست پێ بکەم ئەم کۆبنەوەی ئەمڕۆ کۆبنەوەی باش بووە، قسەی باش کراوە، من هەز دەکەم هێوربوونەوە و ئارامبوونەوەیەک دروست دەکا، بەڵام ئەسل ئەوەیە بەڕاستی ئێمە کە ئەم بابەتەی کە ئێستا باز دەکرێت خۆی هەر ئیشی دەست بەشە هەڵبژاردنەکانە، مەکتەبە هەڵبژاردننی حیزبەکانە و کاری فراکسۆنەکانە لە پەرلەمان لەسەر ئەم بابەتانە. ئەستەنەمە حەق نییە بێستە ناو کۆبنەوەی حیزبیشەوە، دەکرێت ڕێی حیزبەکان خۆ نوێنەرمان هەیە، فراکسۆنەکانیان هەیە، لە ڕێی فراکسۆنەکانیانەوە لە پەرلەمانی کوردستان بگەنە ئەنجام و نەتیجەیەک بۆی هەمواری یاسایەکە بکەن. ئەمە لایەنە فەرعیەکەیە کە بەڕاستی ئێمە دەمانەوێت، چونکە ئاساییە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە پەرلەمانی عێراق چەندی جار هەمواری یاسایەکە کراوە، ئەمەدە کێشە و گرفتنەوە، بەڵام ئەسل ئەوەیە لایەنە سیاسیەکان بە گشتی و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی کە دوو لایەنی سەرەکی پێکهێنەری حکومەتن و بەڕێوەبەری هەرێمی کوردستانن، ئەگەر بەم شێوە گرژی و ئاڵۆزی و لەگەر یەکدانە نیشتن و قسەی ڕق و بەرز و نزم لەگەر یەکتری بکەن، سەد یاسا هەموار کرێ ناتوانین هەڵبژاردن بکەین و ئەگە هەڵبژاردنیش بکرێ هەڵبژاردنێکی زۆر ناڕێک لەوانەیە کێشە و گیر و گرفتی بۆ دروست بێ. ئەم قسەی من بێئومێدی نییە، هەڵبژاردن دەبێت کەشێکی ئارام و پێکەوەی بۆ دروستکەی، چونکە خۆی هەڵبژاردن بارودۆخەکە گەرم دەکا. ئەگەر بەم گەرمی ئێستاوە بچێ ناو هەڵبژاردن، من پێم وایە دۆخی هەرێمی کوردستان بەرەو تێکچوون دەچێت. بۆیە لە شان بەشانی ئەمریکا مەکتەبی هەڵبژاردنەکان پێکەوە کۆ دەبنەوە بۆ ڕێککەوتن لەسەر شێوەی هەڵبژاردن و سیستەمی هەڵبژاردن و چەند بازنەی هەڵبژاردن و هەمواری یاسایەکە، لە شان بەشانی ئەوەش سەرکردایەتی حیزبەکان پێکەوە دابنیشن بۆ بابەتە گرنگ و استراتیجە سیاسیەکانی هەرێمی کوردستان قسە بکەن، نەک لە دوورەوە قسە لەسەر یەکتری بکەن. بەداخەوە ئێستا لە هەرێمی کوردستان دەبیندرێ بە تایبەتی لە نێوانی ئەم دوو حیزبە و وایلات و حیزبەکانی تریش پەیوەندیەکان لەگەر یەکتر و لەگەر ئەمە بەرەو لاوازی و کزی دەچێ. من پێم وایە لە کاتە هەرە گەرمەکانی شەڕی ناوخۆش لە هەرێمی کوردستان بەقەدەر ئێستا پەیوەندیەکان کز و لاواز نەبووە لە نێوان لایەنە سیاسیەکان. بۆیە بەڕاستی ئەگەر ئەم دۆخە ئارام نەکرێتەوە
بەمەی ئێستا بەس دەیان سایت و پەیجی ناڕێکدانراوە تەنها خەریکی ینی زیاتر گەشتکردنەوەی ئاگری ململانێ سیاسەکانی ناوخۆیە لە پێناوی ینی داکوتانی دەسەڵاتێکی بەهێزی بەرژەوەندی شخصی تاگڕەوی من پێم وایە دۆخی هەرێمی کوردستان بەم شێوەیە ناتوانین ئێمە سەرکەوتوو بین و من بەم نێو شێوەیەش ناتوانم بڵێم هەڵبژاردنێکی پاک و بێگەر دەکەین و بەدری هەموو لایەنەکان دەبێ ئەنجامەکەشی باش دەبێت. زۆر جار پەیوەندی ینی یەکێتی و پارتی گەیشتۆتە ئاستێکی توند لە هەندێک لە قۆناغەکان بە درێژایی مێژووی خەباتی کورد و ئەم دوو حیزبە لە هەرێمی کوردستان و لە عێراقدا. بەڵام زۆر جار ینی کارگەیشتۆتە ئەوەشی ینی تۆمەت دروستکردن یاخود تۆمەت بەخشینەوە. ئەمەیان ینی بەڕاستی خەڵکی کوردستان زۆر جار قوبوڵی نەکردووە نە لە پارتی نە لە یەکێتی نیشتیمانی کوردستان. بەگشتی ینی یەکێتی و پارتی چۆن نەتوانن لە دوای ئەوەی کە ئێستا بۆ نمونە ئەمەی دەستگای هەڵبژاردنیان ئەنجامی داوە وەکو دەڵێن ینی ئەمە کلیلیکردنەوەی دەرگای هەم گفتوگۆ هەم چارەسەر و دانیشتن لە نێوان یەکێتی و پارتی و ئەنجا لایەنەکانی دیکە. بەڵام تا چەندە گرنگە کاکباز متمانە دروست بێتەوە لە نێوان ئەم دوو لایەنە و لە نێوان ئەم دوو لایەنەشەوە لەگەڵ خەڵکی هەرێمی کوردستانە متمانە دروست بێتەوە چکە بەڕاستی ئەزای متمانە نەماوە لە نێوان ئەم دوو لایەنەدا. من جارێککە دووبارەی دەکەم بۆ قسەکانی خۆم هەموو دانیشتێک و پێکەوە دانیشتێک هەتاوەکو دوو ئەندامی پەرلەمان لە نێوان لایەنە سیاسیەکان ئەنجا بگرە مەکتەبەکان سەرکردایەتەکان مەکتەبی سیاسی تا سەرۆکان هەموو گفتوگۆیەک پێم وایە بەرهەمی باشتری دەبێت لەوەی لە دوورەوە قسە لەسەر یەکتری بکرێت ئەمەشیان بەشێک دەبێت لەما من پێم وایە بەڕاستی ئەم بابەتەی کە ئەمەدە گەورە کرا و هەڵبژاردننی لەسەر دوا خرا و ڕۆژێک ئەم لایەن دەیگوت ئەوها ناکەم و هادەکەم پێم وایە ئەمەندەی نەدەهێنا هەڵبژاردن 4 بازنیان 5 بازنی ئەمە کەی کێشێر بەڕاستی زۆر تەبیعیە ئەمە 30 ساڵە هەڵبژاردن و 5 خولی پەرلەمانە بە یەک بازنە دەیکەین با 2 خولی پەرلەمان وەکو تاقیکردنەوە بکەین نەفرە بازنە بزانین ئەمە لە بەرژەوەندی خێرا چاتری خەڵکە یان ئایا زیاتر ئەمە دەتوانێت نوێنەراتی خەڵکی کوردستان بە هاوسەنجی بکە یان ئەمەی پێشتر خۆ پەرلەمانی عێراق مەسەلەن لە کردیا لەسەر ئاستی پارێزگا بازنەکان ئەم جارە لە هەر بازنەیە کردی ئێستا هەز دەکەم دەیگۆڕنەوە دەیکەنەوە سەر پارێزگا ئەمە پێیان وایە سەرکەوتونە بۆ حالەتێکی ئاساییە تۆ ئەمە تەجروبەیەکە لە تەجروبەکان ئەمە عێراق ژوەردەگری بە تەجروبە ئەمە ژوەردەگری ئەمە لە لایەکانی تر مەسەلەن ئێمە هەمواری پاکردنەوەی ناوی دەنگدەران ئەمە کەی گفتوگۆ مناقەشەی دەوێت ڕێک دەکەوین یان ڕێک ناکەوین یعنی عیب و شوورەیە بۆ هەرێمی کوردستان بۆ کەسایەتی نێودەوڵەتی لە هەرێمی کوردستان کە ئێمە بە قایمەیەک 30 سارە بۆ قایمەی هەڵبژاردن بکەین ئێستا قایمێک لە عێراقەیە بایۆمەتری بۆ کراوە لەوانەیە پاک و تەمیزتر بێ کۆمەڵێک بردوو ئەوانەی چۆتنە دەرەوە ئەمانەی لێ دەرهاتووە ئەمە کەینێکە مشکیل و گیر و گرفتی دەوێت بابەتێکی تر هەیە کە زۆر هەتا ئێستا پێم وایە ئەمڕۆکەش پێم وانەیە گەیشت بێتنە یەکتر یاریەکە دەسێ پرس بەلایەن خۆی بەمانە دەکا مەسەلەی پێکاتەکانە ینی مەسەلەی پێکاتەکان ئەمە بابەتێکە مەوزوع ئەمە نییە ینی هەم پەرلەمانی کوردستان هەم لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەم خەڵکی کورد لە هەرێمی کوردستان نیگەران بێ بۆی کە ئەمانە 11 کورسیان هەیە وەڵاسی کورسیشانە بێ احتیادیە ئەمەندە کورد زوڵمی لێکراوە ئەوەندە زۆرداری لەلایەن دەوڵەتێک لە دوایەکانی عێراق لێکراوە ئێمە دەبێت بێ پێچەوانەوە زۆر حرمەتی پێکهاتەکانی هەرێمی کوردستان بە هەموو جۆرەکانەوە بە تورکمان و مەسیحی و کلد و ئاشووری و ئەرمەنیەکان و هەموو مەزهەب و دین و قەومە جیاوازەکان دەبێت ئێمە زیاتر نەزێ بەڵام ئەمانە دەبێت نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن ئەمە مناقەشە هەر ناگرێت لە بین یەکێتی و پارتی ئەمە مناقەشە هەر ناگرێت من تێ ناگەم یعنی وشەی دەبێت نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن بۆ لایەنێک برێنە ئەو هابێ ئەوها نەبێ باشە ئێمە ئەوانەمان بە بریوان هێناوە دەبێت نوێنەری ڕاستەقینەی خۆیان بن باشە چ زۆرێک نوێنەرایەتی ڕاستەقینەوەیان دەکا بە هەموو لایەکمان ڕازی بینە و کاتە کێشە و گیرروگرفت دروست نابێ من پێم وایە ئەمانەشتی زۆر لاوەچینە بەڵام گەورە دەکرێن بابەتە گەورەکانیان پێدەشارینەوە وەجاری شەیە لەم شتە بچووکانەوە بابەتی زۆر گەورە سەر هەڵەدا وەک ئێستا کە وای لێدێ سەرکردایەتەکانمان لەگەر یەکتری دانانیشن مەکتەب سیاسەکان لەگەر یەکتری دانانیشن هەر ڕۆژەی تۆمەت بۆ سەرکردایەتی و مەکتەب سیاسیەک دروست دەکرێت کە بەداخەوە ینی لەم دۆخەی ئێستا مەسەلەن بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕایبردوو چەند پەیجێک ینی لە پەیجەکانی کە هەموو لایەکمان دەزانین ئەمانە لەلایەن چیەوە دەفع دەکرێن قسە لەسەر جەنابی کاکۆسرت دەکەن کاکۆسرت هەموو لایەک و خەڵکی کوردستان باشەم ڕاستیە دەزانێ کە کاکۆسرت ئەم پیاوە نەبووە پێویستی بە تەقاندنەوە و کاری تیرۆریستی و کاری بخابەراتی هەبوو بێ لە هەموو مێژووی ژیانی خۆی ئەم کابرایە هەموو خەڵکی کوردستان بە دۆست و نێیارەوە شایادی ئەمەی بۆ دەدەن کە بە دەست و قام و هێزی خۆی گەیشتۆتە ئەم جێگایە و هیچ شاخ و کەند و لەدێ بە تایبەتی ئەم شاری هەولێرە
هەر لە ناحیەی تەختەقەوە لە دێگەرەوە و لە سەری ڕەشەوە و لە دیفاعکردن لە خاچ کوردستان لە کۆڕێ و لە گرتن و سەرپەرشتیکردنی ئەم شارەوە کەرکک ئەمە کاکۆسرەت بووە کردوتی یعنی کەی نییە کە کاکۆسرەت بیری لەوە کردوتەوە بچی ئەم کارانە بکات تازە بە تازە دەچەند سەبکە گوور لەسەر ئەم شەیدانەدانرێ بۆی ئەم بابەتە بە نەوع نوێکرێتەوە بوو ئەمە چییە؟ لە بەروەی جەنابی کاک دەرباز کارجێڕی مەکتەبی سیاسیە پێشوازی لەم پارێزەرانە کردووە کە بەرگری دەکەن لە ئەم ئەمانەی زیندانیانی لە بادینیانن زۆر ئاساییە ئەمە حیزبێکی جیاوازە دەبێت لە هەموو کەسێک بدینێ ڕێی خۆی دەربڕێ لە بەرەوە بەداخەوە ئەمە بابەتە بچووکەکان دێن زۆر زۆر گەورە دەکەین لە جیاتەوەی دەرگای چارەسەر ینی هەندێک بابەتێ وەلای بنین بۆی دەرگای چارەسەر بدینینەوە بۆی خەڵکی کوردستان ئارام بکەین بۆی خەڵکی کوردستان لە خۆمان ڕازی بکەین بۆی وای لێنێ ئەم کوردستانە وای لێهاتووە بە سەدان ڕاگەیاندن و حیزبی سیاسی هەمووی دژی یەکتری قسە دەکا ئەمە بەڕاستی هەستی نیشتیمانی وڵاتەکەمان لە ناو دەبا ئەمە وای لێدەی خەڵک باوەڕی بە متمانەی بەم هەرێم و حکوومەتە نامینێ ئەمە وای لێدەی خەڵک نایە بەشداری هەڵبژاردنەکان بکە بۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان گۆڕانکاری بەسەر بێ دەستا و دەستی دەسەڵات بکرێت لە هەرێمی کوردستان ئەگەر دەستا و دەستی دەسەڵات نەکرا کام دیموکراسیە هەڵبژاردنمان نایەکی نامینێتەوە ئەگەر نەماتوانی لە ماوەی 4 ساڵا خزمەتی خەڵک بکەین لە خۆمانی ڕازیکەین بە چه حەقێک برین خەڵک لێمان ڕازیە ساڵی یەکەم خەریکی پێکەینانی حکوومەتین ئەم وەزیرە دانانین ئەم وەزیرە دادنین ساڵی کۆتایی دەکەوینە ململانەی یەکتری لەسەر مزایدەی هەڵبژاردن ئەمە 2 ساڵ 2 ساڵەکەی ناوەڕاستی ژنیوەی بایکۆت و منافەسە و هەندێک باب کاکەخەوا خزمەتی خەڵکی کوردستان ناکرێت هەر کەسێک ئەم بیر و بۆچوونەی هەیە بە پارتیشەوە و بە یەکێتیشەوە و بە حیزبەکانی تریشەوە هەتا من بەش بە حاڵی خۆم ئەم قسەیە ینی هیوادارم ینی هیچ لایەنێک تووڕە نەبێ لەگەرەوە نیم ئێستا پەرلەمان ئەوە پێنجەمین خولە هەر پێنج خولەکە درێژ کراوەتەوە ئێستا لەگەرەوە نیم بەڕاستی برایانی ئۆپۆزیسیۆن لە ناوهۆڵی پەرلەمان بستنە دەرێ لە ناوهۆڵی پەرلەمان غیاب بن چونکە بەڕاستی ئەم پەرلەمانە بەوە جوانە لایانی دەسەڵاتشی تێدا بێ ئۆپۆزیسیۆنیش تێدا بێ بۆی بتوانێت گفتوگۆی جددی لەسەر بابەتەکان بکرێ هەم بابەتە یاساییەکان کە خزمەتی خەڵک دەکەن و لە لایەکی تریشەوە هەم ئەم دۆخانەی کە لە هەرێمی کوردستان دێتە پێشەوە لەوانەیە ئەگەر هەر حیزبی دەسەڵات بێ ئیتریز مناقەشە و گفتوگۆیەک نەبێت چیان بێ ئەمە تێپەڕێنن بۆیە بەڕاستی چۆلکردنی مەیدان لەم دۆخەی ئێستا من پێم وایە خزمەت بە خەڵکی کوردستان و بە پرۆسەی دیموکراسی و بەدام و دەستگا ئەساسەکانی هەرێمی کوردستان ناگەیەنێ مەسلەی ینی سەرکردەی سیاسی یاخود تۆمەت بەخشینەوە ینی زۆر جار مێژوو خۆی شاهدی بووە دا هەر سەرکردەیەکی سیاسی یا شۆڕژگەڕێکە لە خۆناغە سەختەکانی ژیانی ئەو میلەتەیە خەباتی کردووە ینی خەباتەکەی دیارە و ئەو ڕێگا ڕۆشنەی کە گرتوێت هێبەر لە حیزبێکی دیاری کراو کە ڕووبارێ خوێنی بەخشیەوە لە پێناو خاشی کوردستان و ئازادکردنی ناوچەکان و تەنانەت ئێستاش کە خوێن دەبەخشێت لە پێناو ینی بەدەستێنانی دەستکەوت لە ناوەندە نێودەوڵەتیەکان و لە عێراقیشدا یعنی ئەمە بۆ خۆی خەڵک شاهێدی ئەوەیە و مێژوو شاهێدی ئەوەیە و ئەمانە لە مێژوودا نووسراوەتەوە ینی کەس ناتوانێت ئەم تۆمەتانە بەسەر لایەنێکدا بسەپێنێ ئەمە لایە ئەمە سەبارەت بە ڕووی گەشتی هەرێمی کوردستان قسە بکەین لە ڕابردوو ئەگەر هەڵبژاردن بکرایە ینی هەرێمی کوردستان نەئەکەوتە بەرپرسیارەتیشی گەورە هەم لە عێراقدا هەم لە ناوخۆی خۆیدا هەم لە ناوەندە نێودەوڵەتیەکان بەگشتی ینی هەنگاو بە هەنگاو بەرەو دیموکراسی کە دەڕۆی دەبێت بنەماکانی جێبەجێ بکەی کە یەکێک لەوانە هەڵبژاردنە ئێمە ئەگەر لەسەر کۆی پرۆسەکان ڕێک بکەین لە هەرێمی کوردستان پێ دوایە دۆست و دوژمنیش ینی ئەو کاتە پێیان خۆش دەبێت کام هەرێمی کوردستانە بەرەو پێشەوە بڕوا ئەگەر بێت و هەڵبژاردنیش لەوادی دیاریکراوی خۆیدا نەکرێت کاک عەباس پێ دوایە ینی دۆستەکانمان لێمان قوبوڵەکەن ئەم بابەتە بەڵێ پرسیارەکە زۆر لە جێ خۆی لە جێی خۆیەتی بێگومان میلەتەکەمان لەوانەیە چەند دوژمنی هەیە ئێستاکش لەم دۆخەی ئێستا ئەمەدە دۆستەی هەبێ پێم وایە بە یەکگرتوویمان و بە تەباییمان و بە جێبەجێکردنی پرینسیپەکانی دیموکراسی و جێبەجێکردنی ئەرکەکانی خۆمان و خزمەتکردنی خەڵکی خۆمان ئەگەر دوژمنەکانمان دژشمان بن هەوڵی تێکدانی دەدەن بەڵام ناچار ینی تەسلیمی ئەمری واقع دەبن و پشتیوانی ئەم کاری ئێمە دەکەن و لەوانەیە هەوڵ بدەن دۆستایەتیمان لەگەر بکەن و دۆستەکانیشمان کە دۆستمان و لە زۆر مەرحەلەی جیاجیا لە هەرێمی کوردستان هەر لە ڕاپەڕینەوە و لە ئەم فالەکەەوە دەتوانم برێن بۆ ئێرە پشتیوانی ئەم قۆناغە جیاوازانی هەرێمی کوردستان بۆتن و لە هەنگاوەکانی شەڕی ناوخۆ مەسەلەن هەوڵی ئاشتی و تەباییان داوە تا ئێرە ئەگەر بزانن هەرێمێک لە عێراقەیە بەڕاستی
پاژەوەی سەدان ساڵە خەبات و تێکۆشانەکان لە پێناوی ئەوەی دەوڵەتێک دروستکە ئەمڕۆکە هەنگاوەکانیان زۆر خێرایە بەرەو جێبەجێکردنی پرینسیپەکانی دیموکراسی لە کات و جێی خۆی و هەوڵە دەن خزمەتی هەرێمەکەیان و خاک و نیشتیمانەکەیان و ڕێزی دەوروبەر و ئیقلیم و هەرێمەکەیان بگرن ئەوە زۆر سەربەرزتر دەبن خێراتر هاوکار و پشتیوانمان دەبن و زیاتر دەتوانن دەنجان دلێرتر دەبێ بۆ پشتیوانی زیاتر پەیداکردن بۆ هەرێمی کوردستان ئەی چۆن ینی تۆ من و تۆ وەکو شخصێک حەز دەکەین دایم دۆست و برادەرەکەمان لەو پەرقیمەی بە شخصیەتی و بەهێزیدا بێ تەبایی و برایەتی و دوور لە کێشە و جیرۆگرفت بێ من و تۆ شانازی پێوە دەکەین بێگومان بۆ دۆستەکانمان وایە و بۆ دۆژمنەکانیشمان ئێستاکە چەندی ئێمە لاواز بین وان زیاتر دەستمان تێدەخەن بەڵام چەندی ئێمە بەهێز بین ناچارن خۆیانمان لێ نزیکەنەوە بۆ ئەوەی کە بتوانین دۆستایەتیان بکەین و کێشە و جیرۆگرفتیان بۆ دروست نەکەین و لە هەمان کاتدا بەرژەوەندیەکانمان لەگەر یەکتری ئاڵوگۆڕ بکەین بۆی بتوانن سوود لەو کیان و هەرێمی ئێمە وەربگرن بۆیە بەڕاستی ئەگەر دەسەڵاتدارەکانی هەرێمی کوردستان من ئەو قسەیە بۆ حیزب دەسەڵاتدارەکان لە پێشەوە و ئەنجا بۆ ئۆپۆزیسیۆنش دەکەم پێویستە ڕێی جیامان هەبێ پێویستە هەنگاوی جیامان هەبێ پێویستە حملەی ئینتیخاباتی بەهێزتر بۆ خۆمان بکەین بۆی کورسی زیاترمان هەبێ دەسەڵات بگرینە دەست بەڵام بەڕاستی پێویست نیە ئەوەندە بیر لە یەکتر شکاندن و یەکتر بچووکردنەوە و چەندی یەکتری بچووکەینەوە چەند قیادەکانی سیاسی کورد کامەی کە دوێنێکە لە سیاسەتا تۆ سیاسەتەوە نابێ بچووکی بکەینەوە دەبێت ڕێز و تەقدیری بگرین دەستی بگرین بۆی بێت خزمەتی وڵاتەکەی بکە تاوەکو بیر لەمە نەکەینەوە من پێم وانە ئەم وڵاتی ئێمە بەرەو ئارامی بڕوە و بتوانین ئەم پرینسیپە دیموکراسیانە کە یەک لەوانە مەسەلەن ئەم پایانەیە مەسەلەن هەڵبژاردنە بتوانین جێبەجێ بکەین و کە ئەم جارە و جارشتر قۆناغەکانی هەڵبژاردنمان دواخست ئەمەی ئێستا لە حکومڕانی هەیە حکومداری نییە وەزیر دەوام دەکات ناکات جێگردەیکان نایکە بەشێک لە حکومت دەوام دەکات بەشێک لە هەرێمی کوردستان خزمەت گوزاری کەمە بەشێکی خزمەت گوزاری زیادی بۆ دەکرێت یەک بەم لایە دەرێت دزی یەک بەم دایە دەرگەندڵێ قەت هیچ کەسێک ئەمەی کە خۆی پێ گەورەترین دەسەڵاتە لە هەرێمی کوردستان تا بچووکترین لەم بابەتانە نە سوود وەرەگرێ نە بەرژەوەندی وەرەگرێ نە هەرێمەکەش ماسوود وەرەگرێ بە وردە هەرێمەکەمان ئەمەندە بچووک دەبێتەوە خۆمان ناتوانین مەسئولیەتی تێدا بکەین وای لاتو ئێستا بە تایبەتی جیرێکمان لە هەرێمی کوردستان لە جیاتیەوەی ئەم هەموو ململانی یەکتری و ئەو هەموو سەروەت بە هەدەردانە بین پرۆژەی گەورەی پێ بکەین گەنجەکانمانی پێوە مەشغوڵکەین شکار بکەین بەداخەوە ینی نە پرۆژەی خزمەت گوزاری مادیارە نە دەتوانین کۆمپانیایەک دروستکەین نە دەتوانین گەنجدا بمەزرێنین نە دەتوانین نازانم ینی لە هەرێمی کوردستان بەڕاستی وای لاتو هەموو شتەکان سەخبەستوو بووە تەنها دەتوانین هێز دروستکەین و هێزی چەکدار دروستکەین پارەمان بۆ ئەم هەیە چەکمان هەیە دامەزراندنمان هەیە بەڵام بەداخەوە بۆ خەڵکی پرۆفیشنال و مختەس و اختصاص و کۆمپانیا و شوێنە گرینکان نیمانە کاگاباز مەسلەیەکە باس کرد ینی داوات کرد کەوتە بە لایەنە ئۆپۆسیۆنەکان لە پەرلەمان و ئەو کایە دیموکراسی کە هەیە نەکشێنەوە بۆیە سەرجەم پرۆژە یاساکان یاخود ئەو هەموارانەی کە دێتە ئەوێ ینی هاوسەنگی تێدا بێ لە بەرژەوەندی هەموو خەڵکی کوردستان و لایەنە سیاسەکان بێ بەڵام یەک پرسیار لەباری لایەنە سیاسەکان یاریمی کوردستانەکەم لە هەموو کوی ئەم قەیران و کێشانی کە هەیە لە هەرێمی کوردستان و ئەو ناکۆچی و دوورکەوتنەوەی کە بە تایبەتی لە ماوەکانی ڕابردووە تا ئێستاش لە نێوانی چێتی و پارتی هەیە ینی بینیمان لایەنە سیاسەکان هەڵوێستێکی جدیان نەبوو یاخود زۆربەی سەرکردی لایەنە سیاسەکان یاخود کاریزمایەکی گرنگ نەبوو لە مەرێمی کوردستانەیە دەستپێشخەریشی هەبێ بۆ چارەسەرکردنی ئەو قەیران و کێشانی کە هەیە بە دیاریکراوی لە نێوان ئەم دوو لایەنە سیاسەیە کە یەکێتی و پارتین و دوو جومگەی ئەساسی بەڕێوەبردنی ئەم وڵاتەن بۆ نییە کێشەکە چییە کە وای کردووە ئەمانە ڕۆڵیان نەبێ بەڕاستی ئەمانە دەیانتوانی ئەگەر ڕێژیان پێ نەدرێ ڕۆڵیان هەبێ ڕێیان پێ نەدرێ ڕۆڵیان هەبێ وان هەنگاوەکانی خۆیان بنێن بەڵام خۆ دەکرا بێن لەسەر ئەعلام ڕای بگێنن ئەوە منم ڕێگە پێ نادەم ئەوە ئەم فران لایەنە ڕێگە ناداکە بەڕاستی ئەم دۆخە بەرەو ئارامی بچێ من نازانم ینی ئەگەر کۆی لایەنە سیاسەکان دوورکەونەوە مەسەلەن ئەگە هەبێ من ناتوانم 100% ئەم قسەیە بکەم لەسەری بەڕاستی ئەم دۆخی ئێستا لە کاتی شەڕی ناوخۆ کە لەو پەڕی شەرگرمیا بوو من زۆر حیزب و زۆر قیادەی حیزبی سیاسیم دەدی ئەو کاتە هەوڵی چارەسەرکردن و بڕبڕکردنی شەڕەکەی دەدا کۆتایی پێێنانی شەڕی دەدا هەوڵی دەدا بە بەردەوامی من نەدەپسرایەوە هێ باشە ئەمڕۆ خۆ
ئەو کاتە شەڕێکی گەرم بوو ئێستا شەڕێکی ساردا ئەو کاتە خەڵک بە گولەدا کوژرا ئێستا لە برسێتی و بێکاری بەخەفە تا دەکوژرێ هیچ جیاوازیەکی نیە دەبێت ئەمە هەموو لایەکمان ئەمە ئەرچی هەموو لایەکمانە نابێ بیر لەوە بکەینەوە بینی یەکێتی و پارتی بە خراپ بێ بۆی من بتوانم سوود لە دەنگ وەرگرم چکە ئەم وڵاتە ئەگەر هەمومان پێکەوە نەبین من پێم وایە نەبووین بە دەوڵەت هێشتاکەوەندە بێم نەدبین لە مشتێک هەمومان کارمان بە یەکتریا ئەم دوو هێزە سیاسەش چەکداریان هەیە بۆیە هێزی چەکدار بەڕاستی ینی قۆناغی زیاتری مەسەڵەن دەسەڵات درێژ دەکاتەوە لەبەرەوە من پێم وایە هەوڵدان بۆ ئارامی دروستکردن لە هەرێمی کوردستان هەموو لایەکمان سەرکەوتوو دەکات تا گرژیەکانش زیاد بێ من پێم وایە بۆ هەموو لایەکمان زەرەر و زیانمەند دەبێت پێ دوایە کاگا بازیانی لە داهاتووشی نزیکدا لەسەر ئاستی باڵا لە هەرێمی کوردستان کۆبوونەوەیکی ینی باڵا لە ئاستی سەرکردە سیاسیەکان بەڕێوە بچێت چکە زۆر بازەوە دەکرێت کە لە سەرۆکاتی هەرێمی کوردستان کۆبوونەوەی سەرکردەی لایەنە سیاسیەکان بەڕێوە بچێت ئەگەر ئەمە بکرێت ینی چی لە وەسعەکە دەگۆڕێت چکە لە ڕابردوو بینیمان ینی هەندێک کۆبوونەوەی لەو بابەتان نەکرا بەڵام ڕاستە هەندێک چارەسەری کێشەکانی کرد بەڵام نەبووە کۆتایی هێنان بە قەیرانەکان وەڵام من حەقم نییە بەسەر من لێرە پەرلەمانتارم ینی ناتوانم قسە ئاراستەی سەرۆکی حیزبەکان بکەم ینی گلەی دەکەم بەڵام ڕخنە ناگرم ینی مەبەستمەوەکو زانیاری ئەگەر زانیاری مەبەستم تێبگەمەبەستم نمونە دەمێ ڕوونی کەم فەرموو بەڵام بۆ سەرۆکایەتیاریام حەقی شەرعی خۆمە ڕێ بە خۆمە دەم کە بەڕاستی ڕخنەیان لێ بگرم گلیان لێ بکەم سەرۆکایەتی هەرێم سەرۆکەکەی لە پارتیە جێگرەکەی یەکیان لە گۆڕانە جێگرەکەی کە یەکیان لە یەکێتیە بەڕاستی هەرسی حیزبەکە لەوێ لە یەک ژوورا کۆبوتنەوە بەداخەوە ئەرچی سەرۆکایەتی هەرێم ئەگەر چارەسەری ئەم دۆخانە نەبی ئیشەکەیان چیە ئەگەر هەوڵدان بۆ نهێشتنی تەشەنە نەکردنی ئەم کێشانە بێ ئیشەکەیان چیە ئیتر ئەگە هەر ئیمزاکردنی پرۆژە یاسایەکانی پەرلەمانە ئەگە هەر عەفوخاس دەرکردنی عەفوخاسە فران کەس بەربیان بەرنەبێ ئەمانە بێ بەڕاستی من پێم وایە هیچ زەرورەتی نییە ویان کاری پرۆتۆکۆلی و پێشوازی کردن بێ کاکە من سەرۆکم دەوێت سەرۆک دەبێت سەرۆکی هەموو لایەکمان بێ من پێش پارتی بە سەرۆکی خۆمی دەزانم بەڵام بەو مەرجەی سەرۆکایەتی هەمومان بکە ئەگەر نتوانێت ئەم سەرۆکایەتی هەموو لایەکمان بکە بە دوو کێشەیەکی چارەسەری کێشەی وا بکە ناتوانێت سەرۆکایەتی بکە بەداخەوە من پێم وایە سەرۆکایەتیێرم غایبێکی تەواوە لەم دۆخەی ئێستا چکە ناکرێ ئەم دۆخە ئەمە زیاتر لە ساڵێکە یعنی کۆبنەوەکانی پەرلەمان بکرێ نەکرێ وەڵا وەزیر ئایا دەنجی پێ بدرێیان وە نەدرێ ئایا ئەو یاسایە وڵا ئەوها نەکرێ ئەوها بکرێ وەڵا بەکتەبی سیاسەکان بە تەمان کۆبنەوە بەڵام دوایی بە قسەیەک تێک دەدرێتەوە کاکە بەڕاستی بن پێم وایە ئەمە ئەش سەرۆکایەتی هەرێمە ئەمە مەسئولیەتی سەرۆکایەتی هەرێمە پێویستە جەنابی کاگنێچیر خۆی بەڕاستی لە ڕووی عیلاقات و پەیوەندیەکانش لەگە حیزبەکان پەیوەندێکی باشی هەیە بەڕاستی ئەگەر دۆخێکی تایبەتی ناوخۆی خۆیان هەیە نازانم بەڵام پێویستە بەڕاستی ئەم بابەتانە هی ئەوە نییە هەڵوەستەی لەسەرکەی یان دوای بخەی من پێم وایە لە بەرژەوەندی نەحیزبەکەی من و نەحیزبەکەی ئەو حیزبەکانی ترە ئەم دۆخەوا بڕوات چووکە بە تەبیعەتی حاڵوای لێ دێ من قسە لەسەر تووت و قسە لەسەر نەکەی هەموو لایەکمان پێکەوە ناشیرن دەبین بۆیە من داوا لە سەرۆکایەتیێرم دەکەم ئەمە ئەرچی خۆیانە ئەرکەکەی خۆیان جێبەجێ بکەن و پێویستە بە زووی خۆیان جارێ ئەم سێ کەسە کۆ ببنەوە بەرنامەیەک دابنێن و پێکەوەش لەگەر هەموو لایەنە سیاسیەکان تێدەگەی بەرنمەیەکی من پێم وانییە هیچ ئەشکالەکان پێم وایە ئەمەندە بچووکن لەسەر ڕاگەیاندنیەوە نیە باسکەی بەڵام وا گەورە دەکرێت نازانم چ شتێک لە پشتی ئەمەیە وەچێ سوود لەم بابەتەوە وەرەگرێت یانی مەبەست ئەوەیە ینی کێشە و قەیرانەکانی هەرێمی کوردستان دروستکراون لەگەڵەوەی کە دروستکراویشن ینی بچووکن و بێمانان بێگومان یعنی فەرمو من و تو لێرە ئێستا گفتوگۆ بکەین برین لەسەر چ کێشەیان هەیە یعنی منتیقە تۆ مەسەلەن سەرۆکی حکوومەتی جێگرەکەت کە نایەتە دەوام لێی نەپرسی بۆچی نایەتە دەوام لێی نەپرسی هۆکار و گلەیەکان چییە خەڵکی سلێمانی دەدینین گلەی دەکات چۆن دەبێت تۆ سەرۆکی حکوومەتی سلێمانی نەبینێتی برێک خەڵکی سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و باڕێوەبەری دایرەکان جەنابی کاقوبات و ئەم وەزیرانە لە سلێمانی مەسەل پەیوەنددارن با دابنیشیم زانی تۆ نتوانین چارەسەرێم کێشانە بکەیت خۆ ئەمە نییە سلێمانیان هەولێرە ئێمە وامان لە هەرێمی کوردستان کردووە دوژمنەکانمان هەرێمی کوردستانی کردووە بە 4 پارچە خۆمان خەریکین دەیکەین بە 10 پارچە لەبەرەوەی ناکرێ دەبێ برین هەرێمی کوردستان نابێ برین خەڵکی سلێمانی و خەڵکی ئەولێر دووهۆک و مەسەلەن وەڵا هەڵەبجا هەرێمی کوردستان هەر لە زاخۆوە تاوەکو دەگاتە
خانەقین هەمووی هەرێمی کوردستانە هەتا دەگاتە پێنجوین هەمووی هەرێمی کوردستانە هەمووی لە ژێر دەسەڵاتی ئەم حکوومەت و ئەنجومەنی حکوومەتەدا پێویستە بەڕاستی هەر گیر و گرفتێک هەر گلەی و گازەندێک هەم کەم تەرخەمیەک ئەگەر کێشەی دارایی لەوێ هەیە فەرموو بڕۆ مەیدانی دەبێت چارەسەری بکەیت سەرۆکی حکوومەت بۆ ئەوەیە کێشە و گیر و گرفتی کاروباری ئیداری چارەسەرکە سەرۆکی هەرێم ئەوەیە کێشە و گیر و گرفتە سیاسیەکانی هەرێمی کوردستان و پەیوەندی نێو دەوڵەتیەکان و ئەمە ئیدارە بدا پەرلەمانی کوردستان بۆ ئەوەیە بە دوای کێشەکان و گیر و گرفتی خەڵک بکەوێت و بیگەێنێت و چارەسەری بۆ بدۆزێتەوە و حکوومەت بانگێش بکە و وەڵامی خەڵکی پێ بداتەوە و ئەم یاسا و بۆشایی یاسایانەی لە هەرێمی کوردستان هەیە هەوڵ بدا دەریان کا و بۆشاییەکان پڕ بکاتەوە ئیتر باریەکەمان ئەرچی خۆمان جێبەجێ بکەین من ئەندامی پەرلەمانم لە فراکسۆنی یەکێتیاتوم یەکێتی نیشتیمانی کوردستان مەڕەشەحی کردووم بەڵام کە هاتۆتمە پەرلەمان من نەهاتووم بۆی لێرە حیزبایەتی بکەم هاتووم بۆ لێرە خزمەتی خەڵکی کوردستان بکەم ببم بە نمونەیەکی باش بۆی حیزبەکەم پێی سەربەرز بێ کە ئیشی باشم کرد کە ڕێی جیام لەوانەیە زۆر جاران دێشتەیە حیزبەکەشم بەڕای نەبێ بەڵام هەست دەکەم لە بەژۆندی خەڵکی کوردستانە لە نەتیجە چەند خۆم چەند خەڵکی کوردستان ئەمە دەش حیزبەکەم سوودمەند دەبێ ناکرێ ئێمە هەموو شتەکان کە هاتینە پەرلەمان یا ئەنجومەنی وەزیران بەس خەریککاری حیزبایەتی بین حیزبەکانمان بە حیزبایەتی بکەن با پەرلەمان پەرلەمانتاری بکات و وەزیرەکانمان وەزیرە کاری وەزاری و ئیداری و حکمڕانی بکەن ئەمە بەڕاستی حکمڕانی دەتوانین پێشکەوین بەداخەوە لە 92 یەکەم پەرلەمانی کوردستان زۆر لە ئێستا پەرلەمان نوێنەرایەتی خەڵکی کوردستانی دەکرد کە بە هەڵبژارنی ڕاستە و خۆش نەبوو حکوومەتەکەی ئەو کاتە حکوومەتێکی زۆر سەرتاسەری بوو هەر لە زاخۆوە هەر لە ئیبراهیم خەلیلەوە دەیتوانێت حکمڕانی بکات تا ئێرە ئێستا ئێمە لە جاتی پێشکەوین بەداخەوە زۆر دواکەوتوین بەڵام ینی کاگا باسفەتە ئەم دواکەوتن و هاتنە دواوە لە پرۆسی دیموکراسی و هەروەها ئەی دابەشکردنی بەدەستی ئەنقەز ناوچەکانی خۆمانەکو جەنابە دەڵی کە دوژمن کوردستانی بەسەر چوار پارچە دابەشکردو ئێمەش بین ماڵی خۆمان دابشکین ئێمانە بەڕاستی ڕوویشی باشمان نایەتێ لەلایەن دۆست و دوژمنانمان ینی بە تایبەتی لە لای بەغدا ئێمە هەرێمێکی ینی دەستوری و یاساین لە چوارچێوەی عراقی فیدراالە بەڵام ئەگەر بەم ئاراستەیە ئێمە سیاست بکەین و دۆخی نێوان لایەنە سیاسیەکان بەم ئاراستەیە بێ و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان قۆناغی سەخت و دژوار ببڕێت پێ دوای ینی بەغدا تاکەی بەم شێوازە لە هەرێمی کوردستانی قوبوڵ بکە نزیکەی دە ساری یەکەمی ئازادی عێراق ئازادبوونی عێراق حیزبە عێراقیەکان داهاتن لە هەرێمی کوردستان کۆبنەوە و کۆنگرەکانی خۆیان دەکردن داهاتن لە هەرێمی کوردستان ڕێکەوتن و تەشکیلات و پێکهاتنی حکوومەتی هەرێمی کوردستانیان دەکرد داهاتن پرسیان بە جەنابی مام جەلال و کاک مەسعود دەکرد داهاتن ڕێیوانیان بەلاوە گرنگ بوو و ئەوەی وان بیان گوتایە دەیانتوانی هەوڵیان بدایە و جێبەجێیان بکردایە ئێستا ئێمە ڕۆژانە نوێنەر و سەرکردە و وەفد و نوێنەرمان لەر بەغدایە ئەمە ململانێ ناوخۆیەکان و بچوک بوونەوەی خۆمانەوامان کردووە بەڕاستی ئەوها بکەین ینی دەنە بەغدا کاری بە ئێمە بوو لە بەروی ئێمە کیانێک بووین لێرانە پشتیوانی ئۆپۆزیسیۆنی عێراقی بووین بەڕاستی ینی دەتوانم برێم جەنابی مام جەلال ڕوحی شاد بێ بەڕاستی کارێکی وای کرده بوو هەرێمی کوردستان نێرێ ئەم درزەی تێ بکەوێ هەم ئەو لەوێ بەهێز بوو لە بەغدا و هەم وای کرده بوو ئەمانەی وێ بێنە لێرانە بەڕاستی بیکاتە نمونە لە هەرێمی کوردستان بەداخەوە ئێستاش ئێمە ئەگەر بتوانین بگەڕێنەوە ئەم قۆناغا بەیەکریزی و یەکدەنجی سیراع لەسەر سەرۆک کۆمار نەکەین سیراع لەسەر مدیر عام و وەزارەتێک نەکەین سیراع لەسەر بچووکترین نەکەین بچین سیراع لەسەر مادەی 140 بکەین بچین سیراع لەسەر خاچ هەرێمی کوردستان بکەین بچین سیراع لەسەر کەرکووک بکەین بچین سیراع لەسەر شنگال بکەین هەمومان پێکەوە بیکەین دەتوانین داواکاریەکانی خەڵکی کوردستان ئەگەر لە 100 نەبێ لە 150 بەدەست بێنین ئێمە 200 ملیار دینارە 100 حیزب گوتی ئەمن هێنام و ئەو بن کردم و ئەمن وام گوت و ئەمن بردم کەچی نەشات نەمزانی ینی چیە کردی ئێستا و ئێستا چێ نەیکرد بەڵام ئەگەر یەکدەنگ و یەک ڕنگ بین بێگومان نەک 200ەکە 200ی کەشە زیاترە دەنێ بەس بۆ ئەوەی ئێمە لێرانە هەو ئەم یەکگرتووی ئێمە ئەوەندە گەورە بەهێزمان دەکا هەم هاوڕێ و دۆستەکانمان لە دەرەوەی وڵات پشتیوانیمان دەگەن لەگە عێراق و هەم دۆستەکانی ئەوروپا و ئەمریکامان پشتیوانیمان لەگەن تورکیاش و لەکن ئێران دەکەن و هەم دەعمی مادی و معنەوی زیاتری خۆمان دەکەن دەتوانین سەرکەوتوتر بین بەداخەوە من نازانم یعنی منێک لەوانەیە لە خوارەوەی کاری سیاسی بم کە هیچ نازانم ئەم قسانە دەزانم هەر دەبێ بم سەیرە ئەمانەی قیادەی ئەم وڵاتە بەڕێوە دەبن کە حکمڕانی ئەم وڵاتە دەکەن کە سەدان خەڵکی تێکۆشەر و ماندی بەڕاستی ڕۆژانە دەستە لایەن ئێتر من پێم وایە تەنەزولکردن بۆ یەکتری من ئەگەر
بچم لەگەر پەرلەمانتارێکی پارتی یان پەرلەمانتاری حیزبێکی تر گۆڕان ئەگەر بۆ کار و بەرژەوەندێکی گشتی ئەگەر 10,000 تەنەزول بکەم بۆ عیب و شوورەیە عیب و شوورەیی ئەوەیە بچم لەکن بێگانە دژایەتی بکەم ئیتر من پێم وانەیە هیچ دایەکمان تەنەزولکردن بێ ئەگەر کاک مەسعود بچێتە دەباشان لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەمان ئەگەر کاک بابڵ بچێتە سەری ڕێژ لە پێناوی بەرژەوەندی میلەتەکەمان ئەگەر هەردووچیان بستنە گردی زەرگەتە لای کا عومەری سەید عەلی ئەمانە پێی ناگوترێت تەنازول یعنی تەنازول لە بینی برایەکان تەنازول نییە گەورەیە بۆیە بەڕاستی ئەگەر گەورەی نەنوێنین ئەگەر هەوڵ نەدەین ئەم تەبای و برایەتیە نەگەڕێنینەوە ئەگەر دەستەکان نەخینە ناو دەستی یەکتری من پێم وایە ناتوانین سوودمەند بین و ناتوانین گەشتبین بین و ناتوانین ئەگەر هەڵبژاردن بکەین یانەکەین ئەگەر هەرێمی کوردستان بەم شێوەی ئێستا بەڕێوە بچێ هەڵبژاردن بکەینەکەی هەروەک ئێستا دەبێت کەواتە خەڵکی کوردستان کام سوودی لێ دەبینێ دەجیل زیاتری نەوەی گەلەکەمان گەنجەکان پێگەیون تەمەنیان هەڵکشاوە هەر ئەستا نازانین ئینتخاب چیە هەر پەیوەندی بە ئینتخابەوە ناکەن لەبەرچی لەبەری چه سوودێکیان لە ئینتخابات دیوە هەموو حکوومەتەکان هەر ئەو شکلەیە کە دیویانە ئەمە چەند کابینەیە دی هەر ئەم تشکیلەیەم ئەم وەزارەتەیە دامەزراندن نییە تەرفی و عەلاوە نییە نەقل و گواستنەوە نییە کارکردەوە نییە پرۆژە و کۆمپانیای گەورە هیچ شتێک نییە مەسەلەن وەڵا فران زادەی فران شوێ 120 تەواو بوو 100 تەواو نەبوو ئەم بابەتانە ئەوەندە بچووکن وەڵا من شەرم دەکەم لێرە باسی کەم ئەمانە کەینێکە هی ئەوەنە بێنە سەر ڕاگەیاندن یعنی ئەگەر بەی خەڵکی کەلار و کەفری من بەی خۆم نەزانم من پێم وابێ ئەگەر زادەی بینی هەولێر و کۆیە دەبێت ئیلا تەواو کرێ بەسی کفری و کەلار قەیناکە وەڵا بێویژدانیە بۆ من خەڵکی وێ و ئێرەتیە ئەگەر زادەی ڕانیە و دوکان تەواو کرێ بەڵام نەمەوێ هینی زاخۆ تەواو کرێ وەڵا بێویژدانیە بۆ من دەبێ ینی ئەم هاوسەنجە دروست کرێ بەڕاستی ئەگە ئەمە دروست نەکرێ من پێم وایە ئەمە حکومڕانی ئێمە نیە ئێمە بەڕاستی ینی من ڕێزم هەیە ینی ئەگەر سەرۆکی حکوومەتەکە لە حیزبەکەی منیش باە ئەم قسەیە دەکەم لانی لە حیزبەکەی خۆشم بێم قسەی دەکەم ئەمەی کە ئێستا حکومڕانی ئەمە حکومڕانی نییە ینی دوو حیزبین لە دوو شوێنی نەریەکی بە ئاراستەیەک ئیش دەکەین بەداخەوە ئەمەشان بەرپرسیارەتی عادەتەن لە هەموو شوێنێک ئەمە من مەبەستم شخصێک نییە بەرپرسیارەتی لە ئەستۆی کەسی یەکەمە ئەگەر لە حکوومەت بێ ئەگەر لە پەرلەمان بێ ئەگەر لە سەرۆکایەتیارێن بێ وڵای خۆزگە ئەو ینی هەوڵانەی کە جەنابە داماژت پێدا بە تایبەتی ینی یەکتربینینی سەرکردە سیاسیەکان و چوونە لای یەکتری کە ئەمە بە تەنازول نەبینن خۆزگە ئەم نەریتە جوانە هەر بەردەوام بووە ئەمە لەو پەڕی ینی دژواری نێوانی یەکێتی و پارتی لە ساڵی ینی دوای نەوەتەکان بینیمان ینی هەنگاوی سەرۆک مام جەلال کە خۆی ینی ئەوێ کێشەکان بە ئاراسی چارەسەر و ئاشتیانە بەرێت ینی دەچێتە لای پارتی دیموکراتی کوردستان و بە یەک دانیشتن هەموو کێشەکانی نێوان ئەو دوولایەنە کەیتر کۆمەڵێک ینی سەختی و دژواری و هەوراز و نشێوی بڕی بوو چارەسەرەکرێن پێ وایە ئەو قۆناغانە لە ئێستادا بوونی مابێت و ئەگەر کۆبوونەوەیشی نیشتیمانی یاخود کۆنگرەیشی نیشتیمانی یاخود نەتەوەی لە نێوان ئەم سەرکردە سیاسیانی هەرێمی کوردستانە نەبەسرێت ڕەوشەکەمان بە تەواوەتی لە دەست دەرەچێت جاران دوو هێستا بوو لە هەرێمی کوردستان ئێچەتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان 50-50 بوون دوو سەرکردەشیان نەبوو ناویان جەنابی مام جەلال و کاک مەسعود ئەم دوو سەرکردەیە یعنی دێرزەمان یعنی یەکتریان ناسی و دوو ئەم دوو حیزبا لە هاوسەنجی یەک هاوسەنجیان هەبوو بەڕاستی هەردوو لایەن دەیانتوانی ینی ئەم کارە بکەن کە ئارامی دروستکەن جەنابی مام جەلال دەست پێشخەری کرد و بە سەیارە و ساقی خۆی وتی سەلام عەلەیکوم و دۆخەکان زۆر گۆڕان دۆخەکان زۆر گۆڕانیانی ئێستا هێزی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە وە کاک مەسعود لە ڕووی تەمەن لە ڕووی خەبات لە ڕووی هێزی حیزبەکەی بەردەسەڵات بەرزترینە دەست پێشخەرێکی وا بکە نەکەرێمی کوردستان خۆی بەڕاستی گەورە دەبێت بۆ ئەم بابەتە من پێم وانییە قەت بۆ کاک مەسعود تەنەزول بێ بەڕاستی ئەگەر بچێتە بارگای هەر حیزبێک بۆی کە بە ئەم دۆخانە چیتر بەم شێوەیە نەڕوە من لە بیرمە جەنابی کە جەنابی مام جەلال نەخۆشکەوت کاک مەسعود چوە مەکتەبی سیاسی یەکێتی گوتی من مام جەلال تاوەکو چاک دەبێتەوە من لە جێی مام جەلال من دێم لەگەرتان کۆ دەبمەوە لەوێش کۆ دەبمەوە ئاچەند خۆشە سەیرەکەی پارتیەکانش پێیان خۆش بوو یەکێتەکانش و خەڵکی کوردستانش هەستی بە ئارامی دەکرد و خەڵکی کاسب و تاجیرش زیاتر هەوڵی زیاتر گەشەکردنی بازاری خۆی دەدا دەیزانی ئارامی هەیە بزانێ ینی ئینسان
ینی بەم بابەتانە قەت بچوک نابێتەوە یعنی ئینسان لە پێناوی خاکی خۆی نیشتیمانی خۆی وڵاتی خۆی برایەکانی خۆی قەت ئەمە ینی من ناتوانم لەسەر برایەکانی خۆم پێ گەورەتر بێ یعنی من دەبێت ئەسڵەن خۆم پێ خزمەتکارتر بێ تەنەزول زیاتر بکەم لەبەرەوەی ئەرک و کارەکەم وایە کاک باڤڵ مەسەلەن بۆ خۆی لەم قابلێ وتی 16 سار چۆتمە ماری کاک مەسعود لەوانەیە هەندێک خەڵکە بێ لە ناوچەتی نیشتیمانی کوردستان یان لێرە و لەوێ پێی وابێ بۆ 16 زار ستەکن کاک مەسعود وەڵام من پێم خۆشە 16 زاری بستەکنی تەنها لەبەر بەڵام بچووکترین کێشە لارێمی کوردستان نەبێ تەنها دوژمنەکانمان پێمان خۆش نەبێ تەنها نەبێتەوە قۆم قەول لە ڕاگەیاندن هەموو لایەکمان دش پێک دەین ئەمە گەورەیە بۆ ئینسان بەڕاستی ئەم دەچێیان ئەم نایە یعنی ئەمە جار هەیە تۆ زیاترت پێ دەکرێت جار هەیە تۆ پێویستە زیاتر بێ من گەورەترم قەیسەکە تۆ لەبەر بچووکتری فەرموو لە پێناوی بەرژەوەندی گەلەکەمان بەڵام نابێ ئەم چوونە ئینسان بە تەنەزولی وەربگرێ نابێ ئەم چوونە پێدوابێ ئەمە تەنەزولە بۆ منی دەکا دەبێت پێدوابێ ئەمە گەورەیە ئەمە فعلەن مام و برازایەتی جێبەجێ دەکا کە دەیکا لەبەر ئەوە ئەمە من پێم وایە یعنی قسەکانم لەوانەیە هیوادارم کەس پێی ناخۆش نەبێت چکە من ئاراستی قسەکانم ڕوو لە کۆی گشتی ئەم پرۆسەس ئازادی کە جەنابەت قسەکەی و قسەکانیش بە ئاراسێک و خۆتەڵی بۆ چارەسەرکردنی کێشەکانە یاوەنی ڕێگە ڕاستەکەی ئەمە کە جەنابەت ئاماژەی پێکی هیوادارم ینی ئەم هەنگاوانەی من کۆی قسەکانی کردم کە باسم کرد ئەمە هەموو لە پێناوی چیە ئاشتی و ئارامیە ئارامی هەرێمی کوردستانە و هێوربوونەوەی ئەم دۆخە ناسەقامگیرەی لە هەرێمی کوردستان کە ئەمە کرا من پێگومان پێم وایە هەڵبژاردن هەر کات و ساتێک لە هەرێمی کوردستان بتەوێ ئەنجامدانی زۆر ئاسانە زۆر ئاسایشە و ڕێکەوتنیش پێم وایە هیچ ئەمەدە دانیشتن و ئەمەی ناوێ ئەمە حیزبی پێکاتەکانە کەسایەتی دیاری پێکاتەکانە بانجان کە برێنێمە دەمانێت نوێنەری خۆتان بینێ گۆڕێیتان چێ ڕێیەکیان وەگرن و بەخسییان کرد باقی تێر فرەبازنەیە یەک بازنەیە با ئەم جاریان تەجروبەیەکی نوێتر بکەین بیکەینە فرەبازنا و هەر بۆ بۆینی خۆمان بۆ بەهێزبوونی سمعی خۆمان بەڕاستی قایمێکی پاک و تەمیز لە عێراقی لەر شوێنەکەی لە بایۆمەتری هەیە لە بایعی هەیە بێنین هەڵبژاردننی پێ بکەین بۆی چیتر ئەم قسە و قسەرۆکەمان لەسەر نەمینێ ئەمانەکەی بەڵام تۆ ئارامکردنەوەی هەرێمی کوردستان نەبێ تۆ ئێستا وەزیر و گزیر و جێگر وەزیر و سەرۆک وەزیرت پێکەوە دانانیشێ ئەدی بەم دۆخەوە بچی هەڵبژاردن و سبێنێ نەتیجەکەی دەرچوو چۆن پێکەوە دادەنیشە حکومەتەکەت پێک دێنی ناتوانێت حکومەت بەم شێوەیە پێک بێ ئەو کاتە جارشکە خەڵکی کوردستان زەرمەندە بێ بۆیە هیوادارم ینی ئەمە من دەمێت ئەم قسەیەش جارشکە بکەم پەرلەمانە بەڵێ وەکو دواپەیامی خۆت لێ دووەرەگرم لە بەرنامەکەیە دوا قسەت بەڵێ زۆر جار دەگوتری ئەمە پەرلەمانە و تەمەنی خۆی درێژ کردەوە و لەبەر موچەیە و لەبەر ئەمەیە بەڕاستی من ئەمە ناکەمە دیفاع بەڵام ئەمە ینی ئەسلی مەسەلەکە نییە ئەمە حیزبە سیاسیەکان بە تایبەتی یەکێتی و پارتیە ینی لەسەر بابەتەکان ڕێک نەکەوتون دەبێت پەرلەمان درێژکرێتەوە چکە ئەگە پەرلەمان درێژ نەکەیەوە پەرلەمان کارەکانی نامینێ حکومات دەبێتە کار بەڕێکار سەرۆکایەتی هەرێم بڕیاری نامینێ هەموو دۆخەکانی هەرێمی کوردستان تێک دەچێت من پرسیارەکە لەمەیە ئێمە ئەنجومەنی پارێزگاکانمان بۆ هەتا درێژکرێتەوە باشە 10 سال پێش ئەم خولە هەڵبژاردننی کردو بۆ تا ئاسا 3 جار هەڵبژاردننی بکرد کەس نازانێت هەڵبژاردن دەکەین یان ناکەین ئەم حیزبە سیاسیانە من بۆ ئەمەیان پێ ناشەرعی نییە بچن نوێنەرەکانیان سەحب بکەنەوە برن ناشەرعیە درێژکراوەتەوە بچن مدیر عام و مدیر نەحی قامەکانیان بەم هەڵبژار نەکراوە ئەوی شەر درێژ کراوەتەوە لەبەرەوە بەڕاستی ینی خەڵک لەوانە بۆتەوە بێ مزایدەی من و قسێکی من پێی وابێ ئەمە قسەکەی من زۆر باشە لە بەرژەوەندی خەڵکە و قسەکەی ئەم خراپە کاکە ئەم بابەتانە خەڵک بۆی ڕوون بووتەوە تۆ ناچی نوێنەرەکە لە ئەنجومەنی پارێزگایەکان بکشێنەوە ناچی مدیر عامەکەت بکشێنەوە کە لەسەر ئەندامی لەسەر ئەساسی ئەم ئەنجومەنی پارێزگای بۆ دانراوە وەڵام من پەرلەمان دەخشێمەوە پارەکەی حرامە ئەی پارەکەی حرامە بیسارە بۆچی وەرمان بەڕاستی ئەمە خۆمان هەمومان یەکتری بچووک دەکەینەوە لە پێناوی مزایدە لە پێناوی دەنگکردنەوەی کۆکردنەوەی دەنگ وەڵا خەڵکی کوردستان باشمان تێگەیوە پێم وانەوە بە ئاسانی بەم قسە باقوبری قەدەنگمام داتێ کردداری لێت نەدیبێ بە فعلی من پێم وانێ دەنگمام داتێ دەبێ بە کردار بزانێت تۆ ڕازگۆی لەگە خەڵکەکەت و بە کردار بزانێ بەڕاستی تۆ دەتەوێت خزمەتی خەڵکی کوردستان بکەی نەک بە قسە زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاک عەباسفەتا ئەندامی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری هەولێر لە بەرنامەی پانۆراما میوانمان بوو بەڵە بینەرانی بەڕێز ئێوە ژەمیشە ساغ و تەندروست باش بوو خواتان